دەزانم بابەتەکە ئاسان نییە و کەمێک کاتی پێویستە. بەڵام لاکشی مادام تۆ هاوڕێیەکی ئازیزی منیت شتێکی گرنگت پێ دەڵێم. تەنانەت گەر تۆ نەتوانێت لە ناو مشکت بهێنیتە دەرەوە لە بیری بکەیت وا باشترە لە خۆتی دوور بخەیت. چونکە تا ئەو کاتی ئەو لە بەردەم چاوەکانت بێت تۆ بەردەوام بیری لێ دەکەیتەوە. بەڵام تا ئەو کاتی هەڵەیەکی ڕاجینی ئاشکرا دەکەم. ئەو کات پلانەکەمان سەر دەگرێت و هەموو شتێک باش دەبێت. هەروەها من هەموو کاتێک نزا بۆ خوا دەکەم تاکو سەرکەوتوت بکا لەو کارە ڕاستیەکان ئاشکرا بێت لە بەر. سپاس داپیرە. ئاگاداری دایکم. داپیرە موتی دەدوێت شتێکم پێ بڵێ. تۆ بە کەشماوەی سار هەراسان دەبیت یان ئاساییە؟ چونکە لە ڕاستیدا ناتوانم بخەوم بێ ئەوەی سار کەرەوە کە کار بێت. باشە کێشە نییە. دەیمە لەسەر قەنەفەکە دەخەوم. نا ئەو قسەیە چییە؟ تۆ لەسەر جێگاکە بخەوە منیش لەسەر قەنەفەکە. بەڕاست دەدویست چی بڵێیت؟ وتم قسەم لەگەڵ داپیرەم دەکرد. بەڕاست؟ چی وت؟ ئەو پێی وتم کە چیە سانسکار؟ نەخێر نا هیچ نییە. نازانم کاغەزێکی بێسوود بوو بە هەڵە کەوتە بوو. دەی ئێستا تۆ بخەوە بێگومانمان. سانسکار با بیبینم. لە ڕاستیدا من دەبی سفڕی بدەم بەڵام کەوتە لای ئێوە. ئەو وێنەی دەستنیشانکردنم بوو.
پێویستە هەموو ئەو شتانە لەبیر بکەم چونکە من نەهاتم بۆ ئێرە تا پەیوەندی نێوان خۆم و لاکشی بگەڕێنەوە من لە پێناو دایکم و باوکم هاتم بۆ ئێرە تۆ باشیت؟ دەتوانم شتێکت پێ بڵێم سوارە؟